خۆتان لێ بێ مناڵە ئازیزەکان چۆنن؟ باشی هەمووتان باشن؟ بەڵێ ئەی یاخوا هەمیشە باش بن من ئەمڕۆ زۆر دڵخۆشم ئەزانن بۆچی؟ بۆچی؟ لەبەرەوەی یەکەم جارەی ئێمە ئەم گوندە جوانەی کوردستان ئەدی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ چەناخچیان چەناخچیان سەر بە ناحەی کوێیە؟ ئەربەت ئەربەت سەر بە قەزای کوێیە؟ شارە زوور ئەی باشە قەزای شارە زۆر سەر بە پارێزگای کوێیە؟ سلێمانی هەر بشین چەپڵێکی قایم بۆ خۆتان مناڵەکان پێتان خۆش بواتمە گوندەکەی ئێوە بەڵێ حەزەکەن بەیەکەوە هەنێ گفتوگوی خۆش بکەین بەڵێ زۆر باشە ئەی باشە ئەدی دەسەڵ بڕن بزان چەند کەس حەزی لە چیرۆکە کەواتە هەمووتان زۆر باشە حەزەکەن چیرۆکێکی خۆشتان بۆ بجەڕمەوە سەرەتا بەڵێ کەواتە ئەبێ بەبێ دەنگی جۆم بۆ بگرن باشە بەڵێ بەڵێ چیرۆکەکەمان بە ناوی کچێکەوەیە ناوی هەنارە هەڵێ هەنار بەهرەی خۆی ئەدۆزێتەوە ڕۆژێک ماڵی هەنار چوون بۆ سەیران لە کاتی یاریکردنە هەنار پەپولەیەکی زۆر جوانی بینی و دوای کەوت پەپولەکە وردە دوورکەوتەوە هەناریش بەدەم پێکەنین و یاریکردنەوە هەر بە دوایەوە بوو لە دوای نیو سەعات هەنار زۆر ماندوو بوو بڕیاری یا کەمێک پشووبە پاش ماوەیەک سەیری دەوروبەری خۆی کرد دایک و باوکی دیار نەبوو بە دەنگی بەرز بانگی دایک و باوکی کرد بەڵام کەس وەڵامی نایەوە سەیرێکی دەوروبەری خۆی کرد پەپولەکەش دیار نەمابوو بیری کردەوە وتی من ئێستا چی بکەم چۆن دایە و بابە بدۆزمەوە بە کام ڕێگایە بڕۆم پاش کەمێک بیری کردەوە و ئاراستەیەکی دیاری کرد و نیو سەعات زیاتر بەو ئاراستەیە ڕۆیشت بەڵام دایک و باوکی خۆی نەبینیەوە زۆر ماندوو بوو حەزیە کرد باسی کێشەکەی بۆ کەسێک بکە بەڵام هیچ کەسێکیشی لێ نەبوو لەبەر خۆیەوە دەستی کرد بە گۆرانی وتر دوایی بە دەنگی بەرزەوە بەناو دارستانەکەیە ڕۆیشت و دەنگی بڵاو کردەوە بەدەم گۆرانی وتنەوە بەردەوام بوو لە ڕۆیشتن دواتر گۆرانەکەی وەسان و کەوتە بیرکردنەوە وتی دیارە ئاراستەکەم هەڵەیە چونکە بەو شێوەیە دوور نەکەوتومەتەوە سەری بەرز کردەوە ژمارەیەکی زۆر باڵندەی بەسەر دارەکانەوە بینی سەیری ڕاست و چەپی خۆی کرد بینی ژمارەیە گیان لەبەر دەوریان ناوە بەخۆی وت ڕەنگە ئەم گیان لەبەرانە لێرە کۆبوونەوەیان نەبێ بۆیە وا چاکە بێزاریان نەکەم دووبارە چی کرد دەستی کردەوە بە ڕۆیشتن بەدەم ڕۆیشتنەوە سەیری کرد گیان لەبەرەکان پێ بە پێ لەگەڵ یا ئەڕۆن وەستا و گۆرانەکەی بڕی یەکێک لە باڵندەکان لەبەردەمیان نیشتەوە وتی ئێمە سەرسامی دەنگە خۆشەکەی تۆی تۆ لەکوێوە هاتوویت و لێرە چیەکەی هەنار بەسەراتی خۆی بۆ گێڕانەوە باڵندەکە ڕووی کردە پەپولەکان وتی کێ لە ئێوە یاری لەگەڵم کچە بچووکەیە کردووە یەکێک لە پەپولەکان وتی من بوو باڵندەکە وتی لە کاتێکە هەنار لەگەڵ توە یاری کردووە لە دایک و باوکی دوور کەوتوتەوە و ڕێگەی گەڕانەوەی ون کردووە تۆ توانی یارمەتی بەی دایک و باوکی بدۆزێتەوە پەپولەکە وتی بەڵێ هەمووتان دوام کەون وەرن با بڕۆین گیاندارەکان هەرێکە و بە شێوازی خۆی بە دوای پەپولەکەیان ڕۆیشت پاش کەمێک هەمووان گەیشتنە ئەو شوێنەی یەکەم جار ماڵی هەنار تێیا دانیشتبوون بەڵام دایک و باوکی لەوێ نەمابوون یەکێک لە باڵندەکان وتی ئێوە لێرە پشوو بن دواتر پڕی و زۆری پێ نەچوو گەڕایە و هەواڵی خۆشی بۆ هەنار هێنایەوە وتی دایک و باوکێ لەو سەرەوە بە دوای تۆیە گەڕان من هەواڵم پێیان ئەوان بە ڕێگاون ئێستا یەنەوە بەرەو لای تۆ ئەوەندەی نەبێر دایک و باوکی هەنار دەرکەوتن هەروەها بە کچەکەشیان شاد بوونەوە بەر لە خواحافیزی و ماڵاواییکردن گیان لەبەرەکان بەڵێنیان لە هەنار وەرگرت کە ئیتر پەرە بە توانە هونەرەکەی خۆی بە لەبەرەوەی چی بوو دەنگی زۆر خۆش بوو وایە سەرنجام هەنار بەڵێنەکەی خۆی بردە سەر و ئێستا هەنار مناڵێکی گۆرانی بێژی زۆر دەنگ خۆشە چیرۆکەکەم خۆش بوو؟ بەڵێ ئادی چەپڵێکی قایم بۆ خۆتان لێبەن
مناڵەکان بەڵێ ئێستا هەنێک گفتوگۆکەین لەسەر ژیانی لادێکەتان لەسەر ژیانی ڕۆژانەتان هەروە لەسەر ئەو چیرۆکەش کە بۆم گێڕانەوە باشە شاکێ و بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە هەڵا باش ئەی یاخوار باشبی شاکێ و گیان بەڵێ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند چوار لە پۆلی چوار بەڵێ ئەی ئافرین هەر بشی شاکێ و بەڵێ لە گوندەکەیەوە قوتابخانی تایە بەڵێ تا پۆلی چەند شەش تا پۆلی شەش بەڵێ ئەی ئەگەر دەرچن بۆ پۆلی حوت و هەشت و نۆ چیەکەن ئەچین بۆ کانی پانکە لەکانی پانکە بەڵێ ئەچن لەوێ خوێنن بەڵێ ئەی دوور نییە لێرەوە بۆ ئەوێ بەرەوە بەچی هاتو چووەکەن وڵاییان سیارەی ڕێیان سیاراگری بەڕاستە ئافرین باشە ئێوە کە ئەڕۆن بۆ قوتابخانە لە ڕێگا بەسەر شۆستەکەی ئەڕۆنیان بەسەر شەقامەکانە شۆستەکەیان ئافرین ئەبێ مناڵان بەسەر شۆستەکەی بڕۆن لەبەرەوەی ئەگەر بەسەر شەقامەکەی بڕۆی ڕەنگە ڕووداوی هاتو چۆ دروست بێ وایە بەڵێ شاکێ و بەڵێ قوتابخانەکە زۆر دوورە لێرەوە بەڵێ باشە ئێوە مناڵی بچووکترتان لەگەڵایە لە پۆلی یەک و ئەوانە بەڵێ ئێوە ئاگاتان لە مناڵە بچووکەکانە بێ کاچم بۆ قوتابخانە بەڵێ زۆر باشە کەواتە بێ ئاگاتان لە یەکتری بێ کاچم بۆ قوتابخانە ڕۆژانی بەفر و سەرما و باران ئەبێ هاوکاری یەکتری بکەن لەبەر ئەوەی مناڵانی بچووک ناتوان وەکو ئێوە بە وریاییەوە بڕۆن باشە بە ئافرین یەک چەبلەکای بۆ شاکێکیان محەممەد تاریق بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وڵا باش هەر بشی محەممەد جان محەممەد بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی حەوت لە پۆلی حوت بەڵێ ئافرین هەر بشی محەممەد بەڵێ چیرۆکەکەم خۆش بوو بەڵێ ئەی چی لێ تێگەیشتی بەڵێ باشە تۆ هیچ کاتێک لەگەڵ خێزانەکەتە چوی بۆ سەیران و گەشت بەڵێ باشە ئەی ئێمەی مناڵ ئەبێ لە کاتی گەشت و سەیرانە لە خێزانەکانمان دوورکەوینەوە نە بۆچی لەبەرە گوم نەبی لەبەر ئەوەی ون نەبین وایە بەڵێ باشە هەنار کە دوورکەوتەوە کێ یارمەتیە باڵندەکان بەڵێ بەڵێ وایە بەڵێ باڵندەکان وایە لێ کرد کە خێزانەکەی خۆی بدۆزێتەوە و دواتر بگەڕێتەوە لای خێزانەکەی وایە بەڵێ باشە با لەسەر ئاژەڵ و باڵندە پرسیارێ لە تۆکەم بەڵێ گوندەکەی ئێوە ئاژەڵی کێوی لێیە بەڵێ وەکو چی گورگی لێیە گورێک بەڵێ چیتر کەروێشکی لێیە ئەی کەروێشکی کێوی بەڵێ ئەی کە جوانە چیتر کۆتر کۆتر کۆترەشینکە وایە بەڵێ باشە ئەمانە لە سروشتەکەمانە بن یان لە سروشتەکەمانە نەبن جوانە سروشتەکەمانە بن جوان باشە ئێوە لەم گوندە ئەو ئاژەڵی کێویانە ڕاوەکەن نە بۆچی لەبەرەوەی سروشتەکەمان ناشرینە بێت لەبەرەوەی سروشتەکەمان ناشرینە بێ وایە بەڵێ کەواتە پێم بڵێ ڕاوکردن کارێکی ڕاستەیان هەڵەیە هەڵەیە کارێکی هەڵەیە لەبەرەوەی ئاژەڵەکان بەرەو کەمبوونەوە ڕۆن لەبەرەوەی هاوسەنگی زەوی تێگەچێ وایە بەڵێ ئەها ئێستا چاو خۆشە جۆمە لە جیوە جیوی ئەو چۆلەکانێ وایە بەڵێ ئەگەر ئەو جریوە جریوانە نەمێنێ زەویەکەمان بێدەنگە بێ هیچ ئاژەڵێکی جوان نابینین ئەوە نەجوانە وەکو تۆڵی کەروێشی کێوی ئەگەر بە بەردەمانە بڕوە بەڵام ئەگەر هیچ کەروێشێکی کێوی یان سمۆرە یان کۆترێک نەبینین ژینگەکەمان زۆر ناشرینە بێ وایە بەڵێ ئەفەرین یان چەبلەقایی بۆ محەممەد گیان فرمێسێک بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە باشم ئەیا خوار باشبی فرمێسێک گیان بەڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند چوار لە پۆلی چوار ئەی بەڵێ. ئەفەرین هەر بشی فرمێسێک بەڵێ تۆ حەزت لە ڕێژەی سەوزای وشتە بەڵێ باشە لە قوتابخانەکەتانە ساڵانە کاتی وەرزی نەمام ناشتن هەوڵایی لەگەڵ هاوڕێکانتا نەمام بچێنن بەڵێ باشە من بینیم گوندەکەتان داری زۆر کەمتیا بوو بۆچی؟ لەبەرەوەی کە ئەیڕێنی شوێنەکەمان گوندەکەمان گەرمایتر دارەکان بەرەبەرە وشکە بن واتە بەهۆی بەرزی پلەی گەرماوە وشکە بێن بەڵێ باشە ئەی هیچ چارەسەرێکی نییە بۆ نمونە ئەگەر زوو ئاویان بین نەخێر هەر چارەسەری نییە نەخێر باشە ڕەنگە هەندێک دار هەبێ کە
بەرگەی پلەی گەرمای زۆر بەرز بگرێ بۆ نمونە دار سنەوبەرەکان دار بەڕوەکان ئەمانە ئێوە بۆچی هەوڵ نایەن کە ساڵانە ئەمانە بڕوێنن لەبەر ئەوەی ڕێژەی سەوزایی لە گوندەکەتان نازۆرە بێ دواتر ئەو پلە گەرمایی هاوینیش لە گوندەکەی ئێوە دروست نابێ وایە؟ ئافرین فرمێسک باشە ئێوە وەکو کچەکان لە وەرزی هاوی ناخۆتان بەچێوە سەرقاڵەکەن ئیشی چی ناوماڵ هاوکاری خێزانەکانتانەکەن ئافرین هەر بشی باشە بەدەر لەوە کاتی پشوەکان ئێوە خۆتان بە یاری و خوێندنەوە ئەوانەوە سەرقاڵەکان حەسان لە کتێب خوێندنەوەیە زۆر باشە من ئەمڕۆ گۆڤارێکم بۆیە ناوی گۆڤاری پەپولەیە کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان دەریەکە و چاپیەکە ئەویش بۆ ئێوەی ناردووە منیش ئەمڕۆ ئەیەم بە ئێوە بە دیاری باشە؟ ئافرین چەپڵەیەکی خایم بۆ فرمێسکیان محەممەد دلێر چۆنی؟ باش ئەحواڵە چۆنە؟ باش ئەیا خوار باش بی محەممەد گیان تۆ لە پۆلی چەنی؟ 6 لە پۆلی 6 ئافرین کەواتە ساڵێکی تر دەرەچی بۆ پۆلی حوت ئەو کاتاچی لەکوێ خوێنی؟ کانی پانک لە کانی پانکە ئەزانی ئێمەش بەرنامەمان کردووە لە کانی پانکە ئێمەش لەوێ ژمارەیەکی زۆر هاوڕێمانەیە محەممەد ئێوە وەکو کوڕەکان لە وەرزی هاوینە هاوکاری خێزانەکانتانەکەن چیان بۆکەن؟ وڵی تر شوانیە یاخود بەلای ئاژاڵەکان ئای شوانی شەکەن زۆر خۆشە ئەچن بۆ لای مەڕ و ماڵات ئەی شتێکی زۆر خۆشە باشە محەممەد لە گوندەکەی ئێوە ئاژەڵ چ جۆرە ئاژەڵێک زۆر بەخێوەکەن ئاژەڵ وڵی مەڕ و مانگە مەڕ و مانگا باشە بەرهەمی مەڕ و مانگا چییە؟ شیر و ماست و بێچوەکەی شیر و ماس و بەچکە شێبێ وایە؟ باشە ئێوە چی لە شیر و ماست و شتەکەیەکەن؟ هەمووی خۆتانەی خۆن یانەشی فرۆشتنەوە؟ ئەیشی فرۆشین و ئەیشی خۆین ئەشی فرۆشتنەوە؟ کەواتە ئەوە سەرچاوی داهاتێکی زۆر باشە بۆ خەڵکی گوندنشینەکان وایە؟ ئەو کاتە خەڵکی شارەکانی شەتوانە سوودمەند من لێتانەوە و بەرهەمی خۆماڵیان دەست بکەوێ وایە؟ ئافەری محەممەد تو ئاژەڵە خۆشەوێ؟ چه ئاژەڵێکی زۆر خۆشەوێ؟ حەچی ئاژەڵێ چی؟ هەمویان کەواتە هاوکاری ئاژەڵەکانی شەکەی لە وەرزەکانی هاوین و زستان کە خۆراک کەمە بێتەوە؟ ئافرین هەر بشی یەک چەپڵێک قایم بۆ محەممەد کیا یوسف چۆنی؟ باشی دەنگ و باسە چۆنە؟ باشی ئافرین یوسفیان تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلی 6 لە پۆلی 6 ئافرین ئەو پۆشاکە جوانانە چییە لە بەرتا؟ جلی چییە؟ کوردی ئافرین باشە تۆ ئەوە بەردەوام حەزت لە پۆشاکی کوردیە؟ هەر بشی باشە محەممەد لە گوندەکەی ئێوە کشت و کاڵەکان چ شتێک زۆرە چێنن؟ گەنم و جۆ و کاڵک و ترۆزی و پاقلە ئەو شتانە ئەو شتانە ئافرین هەر بشی باشە بۆ خەڵکی گوندەکان گرنگە کە کشت و کاڵ بکەن یان گرنگ نییە؟ گرنگە بۆچی؟ لەبەرەوەی بژێرەوەی ژوان خۆمانی پێبینە سەر و خەڵکی سوودمەند دەبێت ئافرین هەر بشی لەبەر ئەوەی گوندەکان ئەگەر کشت و کاڵ نەکەن ئێمە خۆراکمان دەست ناکەوێت لە شارەکان نابی خۆین وایە؟ هەر بشی کەواتە تۆ ئەگەر گەورە بووی تۆ شوک و خێزانەکە و کاری کشت و کاڵەکەی؟ ئەی ئێستا و کاریانەکەی چیان بۆکەی؟ یارمەتیانەدەم لە هەموو ئیشەی کاکە هەیبێت لە هەموو ئیشێکی گوندەکەیە؟ ئافرین هەر بشی یوسف باشە ناوی گوندی چەناخچیان ئەزانی لە چیەوە هاتووە؟ لە چیەوە؟ پێشتر ئەم گوندەی ئێمە هەتا سەرەوە هەمووی دارچنار بۆ نەسێبەرەکەی زۆر بۆیتر خۆر لی ناوە لەوە نایانەوە چەناخچیان واتە بە درێژایی ئەم گوندە هەمووی دارچنار بووە؟ ڕەنگە ئەم ناوە سەرچاوی ئاویشی هەبوو بێزوو وایە؟ ئێستا بەهۆی کەمبارینەوە بارانبارینەوە وشکی کردووە؟ باشە ئەی ئێوە بۆ دەستکەوتنی ئەو پشت بە چییە بەستن؟ پشت بە بارانە بەستین و بیرێک هەیە لە ناودەیە بۆ بیریشتانەیە؟ ئافرین باشە ئەبێ ئێمە ئەو بەفیڕۆبین؟ نەخێر ئەگەر بۆ نمونە لە بەلوعەیەک دەم و چاومان شۆرد کە ئیشمان بە ئاوەکە نەما ئەبێ چی لێ بکەین؟ بیگرینەوە لەبەرەوە نەڕژێت ئەبێ بیگرینەوە لەبەرەوەی نەڕژێ وایە؟ هەر بشی یوسفیان یەک چەپڵێک قایم بۆ کاکە یوسف یوسرا چۆنی؟ باشی؟ یوسرا گیان تۆ لە پۆلی چەنی؟
لە پۆلی دوو بەڵێ ئافرین حەزت لە قوتابخانەیە بەڵێ باشە من ئاڵان گرنگە واز لە قوتابخانە بێنن یان بەردەوام بن لە قوتابخانە بەردەوام بن بەردەوام بن بۆچی لەبەر ئەوەی بخوێنی لەبەرەوەی بخوێنن لە پاشە ڕۆژە ببن بە کەسێکی زۆر باش بۆ خزمەتی وڵاتەکەیان وایە بەڵێ ئافرین یوسرا گیان بەڵێ تۆ حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی مامۆستا مامۆسا ئافرین کەواتە ئێمە پێویستە لەسەرمان ڕێز لە مامۆسا بگرین لەبەرەوەی هەموو چین و توێژەکانی کۆمەلگا لە ژێر دەستی مامۆسایە پەروەردەبوون و گەیشتون بە ماستە وایە بەڵێ ئافرین باشە یوسرا بەڵێ تۆ حەزت لە پاک و خاوێن ڕاگررتنی ژینگەیە بەڵێ باشە ئەگەر بینی و ژینگەی قوتابخانەکە و بۆ نمونە باخچەکەی یان پۆلەکان پیس بووە تۆ ئەبێت چی بکەیت ئەبێ بچین پاکی بکەینەوە ئەبێ پاکیکەینەوە نابێت گوێ بەوە بین بڵین ئەوە کاری ئێمە نییە ئێمە تەنیا ئەخوێنین پێویستە لەسەرمان لەگەڵ هاوڕێکانمانە هەوڵ بین کە ژینگەی قوتابخانەکەمان هەمیشە پاک بێ وایە بەڵێ ئافرین ویسرا ویسرا بەڵێ ئەی تۆزانی گۆرانیە هۆراوە شتێکم پێشکەشکەی بەڵێ ئافرین ئادی شتێکی خۆشمان پێشکەشکە دەی سمۆرەیەک هاوڕێمانە ناو پۆلیدا پێمان زۆریا و بژووکە خەنجیلە ئەسسووکە پێمان دەڵێ وریا بن لە دەر زازر ئازابن هەجارە بە بابەتێ فێمان دەگا بیتێ بەلاشە چەند بژووکە هێندە کارا چابووکە سپاس بۆ تۆ هاوڕێگیان خۆشمان دەوی وەکشەبوو ئافرین هەر بشی یەک چەپڵێکانی بۆ لێبەر دەست خۆش ئافرین سوێل گیان بەڵێ چۆنی باش باشی بەڵێ سوێل گیان بەڵێ تۆ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ ئافرین من نەزانی زۆر دڵخۆشم کە کاتێک لە مناڵێکە پرسم تۆ لە پۆلی چەنی خێرا پۆلەکەیم پێڵێ ناڵێ من وازمێ ناوە لە قوتابخانە ئافرین ئێوە هەمووتان حەستان لەوەیە کە خوێندن تەواو بکەن وایە بەڵێ هەر بشی سوێل بەڵێ لە گوندەکەی ئێوە وەرزی زستان ساردەیان گەرمە ساردە ساردا بەڵێ باشە ئێمە بێت لە وەرزی زستانە دارەکان لە بنا ببڕینەوە بۆ خۆ گەرمکردنەوە نە. بۆچی لەبەرەوەی سروشتی کوردستان ناشوین ئافرین هەر بشی باشە دارسوودی چییە؟ سێبەر فێنەکە کات شوێنەکان فێنەکەکە سێبەریشە ئافرین زەویمان بۆ فێنگەکە سێبەرەکەی خۆشە دواتر ئێمە لە بەرهەمەکە شیە خۆین وایە؟ بەڵێ بێچکە لەوەش چیمان بۆ بەرهەمەیە نییە؟ هەوای پاک هەوای ئەگەر پاک. هەوای پاک نەمێنێ ئێمە تووشی نەخۆشیە بین ئەگەر دارەکان ببڕینەوە تەپوتۆ زۆرە بێ ڕێژەی نەخۆشی زۆرە بێ بەڵێ. کەواتە ئەبێ ئێمە چی بکەین ڕێز لە دارەکان و ئەم ڕێز بگرین. لە سروش بگرین وایە؟ هەر بشی سوێلجان سوێل بەڵێ ئەی تۆ زانی چیمان پێشکەشکەی وەنراوە هۆراوە؟ بەڵێ ئافرین هۆراوەیەکی خۆشم بۆ بڵێ دستان نەما بەهار هات خۆشی بۆ گوند و شار هات بلبول گەی بە مرادی دەخوێنێ بە ئازادی پەپولە لەم چلبە سەداچێەوە سەیرانی گوڵچانەوە جیاو دەشتە کوردستان وەک باشتە ئافرین یەک چەپڵێکین بۆ سوێلجان مناڵە عەزیزەکانی هاوڕێم بەڵێ من ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم لەگەڵیەوە ئەی ئێوە دڵتان خۆش بوو؟ بەڵێ. زۆر سوپاسان دەکەم بەو هیوایم کە لە پاشە ڕۆژە هەمووتان ببن بە کەسێکی باش بۆ خزمەتی نیشتیمانەکەتان هەمووتان ببن بە کەسێکی زۆر لێهاتوو زۆر بەتوانە من لێرەیە کۆتایی بە بەرنامەکە مێنە هەتا بەرنمەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ وحەفیز